بەناوی خوای گەورە سڵاوتان لێبێت بەڕێزان. پەرلەمانی عێراق متمانە لە وەزیرێک وەردەگرێتەوە و لێپرسینەوەش لەگەڵ وەزیرێکی دیکە ئەنجام دەدات. لە دانیشتنی ئەمڕۆیدا پەرلەمانی عێراق متمانەی لە خالید عوبەیدی وەزیری بەرگری عێراق ساندەوە و لێپرسینەوەشی لەگەڵ هۆشار زێباری وەزیری دارایی کرد بە ئۆتۆمەتی ئەنجامدانی گەندەڵی لە وەزارەتەکەیدا. بەمیواندارێک لە بەڕێزان ئەمین بەکر ئەندامی پەرلەمانی عێراق لە بەغدادەوە هەروە لە هەولێرەوە زانا ڕۆستایی ئەندامی پەرلەمانی عێراق تاوتوی ئەم پرسە دەکەین. لە سەرەتادا راپۆرتێک دەبین دواتر لەگەڵ میوانەکانم درێژە بەم پرسە دەدەین. پەرلەمانی عێراق متمانەی لە وەزیری بەرگری عێراق سەندە و لێپرسینەوەشی لەگەڵ وەزیری دارایی کرد بە تۆمەتی ئەنجامدانی گەندەڵی لە وەزارەتەکەیدا. پەرلەمانی عێراق لە دانیشتنی ڕۆژی پێنجشەممە 25 یابی 2016 بە ئامادەبوونی 262 ئەندام چەندین پرسی گرنگی تاوتوێ کرد کە دیارترینیان بریتی بوون لە پەسەندکردنی یاسای لێبوردنی گشتی و متمانە سەندنەوە لە وەزیری بەرگری و لێپرسینەوە لە وەزیری دارایی. ڕۆژی یەکشەیە پەرلەمانی عێراق بانگهێشتی خالید عوبەیدی وەزیری بەرگری عێراقی کرد و لێپرسینەوەی لەگەڵ ئەنجامدا بە تۆمەتی ئەنجامدانی گەندەڵی لە وەزارەتی بەرگریدا. بەڵام وەزیری بەرگری تۆمەتەکانی ڕەت کردەوە و سەرۆکی پەرلەمان و چەندین پەرلەمانتاری تۆمەتبار کرد بە ئەنجامدانی گەندەڵی. دوای 25 ڕۆژ لە بانگهێشتەکەی وەڵامەکانی خالید عوبەیدی بۆ پەرلەمانتاران بڕواپێکراو نەبوون، بۆیە پەرلەمانی عێراق متمانەی لێسەندەوە. خالید عوبەیدی وەزیری بەرگری عێراق ناوی تەواوی خالید متعب یاسینە و لە ساڵی 1959 لە شاری مووسڵ لەدایک بوو. سونە مەزهەبە لەسەر پشی کوتلەی متحیدون بۆتە وەزیری بەرگری. لەلایەکی ترەوە پەرلەمانی عێراق لێپرسینەوەی لە هۆشیار زێباری وەزیری دارایی عێراق کرد بە تۆمەتی ئەنجامدانی گەندەڵی لە وەزارەتەکەیدا. هەیسەم جبوری ئەندامی پەرلەمانی عێراق 12 پرسیاری ئارەزەی هۆشیار زێباری کرد و تۆمەتباری کرد بە ئەنجامدانی گەندەڵی لە وەزارەتەکەیدا. دیارترینی ئەو تۆمەتانەی ئاراستەی وەزیری دارایی کران بریتین لە بەکرێگرتنی فڕۆکەیەکی تایبەت بە بڕی 90 ملیۆن دۆلار و زیادکردنی خەرجیەکانی میوانداری نووسینگەکەی بە بڕی 50 ملیۆن دینار و بەکرێگرتنی خانوویەک بە کرێی ساڵانەی 188 ملیۆن دینار و دامەزراندنی 450 پاسەوانی تایبەت بۆ خۆی. دووبارە سڵاوتان لەبێت بۆڕێزان، سوپاس بۆ میوانەکانمان. ئەگەر سەرەتا لە مامۆستا ئەمینەوە دەست پێ بکەین. مامۆستا زۆر سوپاس بۆ بەشداریت لە بەرنامەکەماندا. با سەرەتا لەوە دەست پێ بکەین ئەمڕۆ پەرلەمانی عێراق ڕۆژێکی پڕ مشتومڕ و گەرمی بەڕێ کرد. ئەگەر سەرەتا لە پرسی وەزیری بەرگریەوە دەست پێ بکەین، هۆکاری چی بوو کە ئەمڕۆ پەرلەمانی عێراق متمانەی لە وەزیری بەرگری سەندەوە؟ بەناوی خۆی گەورە و میهرەبان، سەرەتا سڵاو بۆ ئێوە بۆ بینانی کەناڵی پێیان. ئەوەی کە گرنگ بوو لە ئەساسە پەرلەمان لە ماوەی فترەکانی ڕابردوودا و دەورەی پێشوودا بەهۆی ئەو ئیتفاقیە سیاسیانەی کە هەبوو بە تایبەتی ئەو سیستەمەی بەڕێوەبردن کە حکوومەتی پێکدێنرا لەسەر بنەمایکی تەوافەقی بوو بەهۆی تەعتیلکردنی ڕۆڵی ڕقابی پەرلەمان. بەڵام لەم دەورەیە دوایەوەی کە معادلەکان تێکچوون ئەمە لە بەرژەوەندی بەهێزکردنی ڕۆڵی ڕقابی پەرلەمان گەڕاوەتەوە. وردە وردە پەرلەمان خەریکەم ڕۆڵی بەهێز دەبێت و ئەمە شتێکی سروشتیە لە هەموو سیستەمە پەرلەمانەکاندا کە پەرلەمان ڕۆڵی یەکلاکەرەوە بینێ و توانای ئەوەی هەیە مراقبەیەکی جدی حکومەت کات و هەر کاتێک وەزیرەکان نەیانتوانی وەکو پێویست التزام بکەن یاخود فەساد و گەندەڵیان لێ دەرکەوت بتوانرێت متمانەیان لێ بسێنرێتەوە. بابەت وەزیر کاتێک کە پەرلەمان متمانەی پێدا پەرلەمانی دەسەڵاتی ئەوەی هەیە متمانەی لێ بسێنرێتەوە. ئەمە سروشتی سیستەمی پەرلەمانیە. ئەوەی کە پەیوەندی بە خالید عوبەیدیەوە بوو، خالید عوبەیدی دوای ئەوەی کە دوو ئیستیجواب کرا، ئیستیجوابی یەکەمیان حەنان فتلاوی کردی و ئیستیجوابی دووەمیان لەوەیانە متمانەی پێدرایەوە. بەڵام بۆ ئیستیجوابی دووەم کە علی نسەیف کردی کە پەرلەمانتارێکی شیعە مەسەبە، دوای ئەوەی کە پرسیارەکانی ئاڕاستە کرد وەڵامەکانی لەوانەیە وەکو پێویست قەناعەت پێهێنەر نەبوون بۆ زۆرێک لە پەرلەمانتارەکان. ئەمەش کاریگەریەکەی ئەمڕۆ دەرکەوت. هەرچەند ینی پێش ئەم ماوەیە هەوڵدرا ئەم هەوڵەی وەکو هەوڵەکانی ساڵەکانی پێشووتر تعتیل بکرێت لە ڕێگەی تەوافقات و زەختکردنی چ لایەنە دەرەجەکانی
وەکو ئەمریکا یاخۆت لە ناوخۆیەکان چه حکومات وەکو ئەو ستافێکی ئێستا حکومت بەڕێوە بە تایبەتی حەیدەر عیبادی کوتلەکانی کە نزیکن لەوەوە و بەرەی متحیدونی ژناسوونەکاندا بەڵام دوجار دەرەنجامەکە بە شێوازێک بوو کە متمانە لە خالد عیبادی سێنرایەوە ئەمەش بابەتی سروشتیە و پێم وایە یعنی بەغەزی نەزەر ئەوەی کە دەرەنجامەکەین ڕێیم چۆن بۆ بەرامبەر بە خالد عیبادی بەڵام ئەمە ئەگەر لێکدانەوەی بۆ بکرێبێتە هۆی ئەوەی کە ڕۆڵی ینی ڕقابی بۆ پەرلەمان و ڕۆڵی کارا بۆ پەرلەمان بگەڕێتەوە زۆر باشێنی پێ دوە بەڕێزت باست لەوە کرد ینی بە باست لە فشار کرد بە چ جۆرێک فشارە بوو بۆی کە بتمانە لە وەزیری بەرگری عێراق نەسەندرێتەوە و فشارەکان ناوخۆیی بوون دەرەکی بوون ئەلبەت ئەمریکیەکان بە بیانووی ئەوەی کە عێراق لە وەزێکی باردۆخێکی خراپ و شەردایە و بە تایبەتی خالد عیبادی کە خۆی کەسێکی مووسڵیە و ئێستا شەڕی مووسڵ لە پێشە بۆ مۆزۆی داعش وا باشترە کە دەستکاری منزومەی ئەمنی نەکرێت کە خالد عیبادی وەزیری دیفاعە ینی عنسوڕێکی زۆر سەرەکیێتە ئەمە حجەی ئەمریکیەکان بوو بەرامبەر بەوەش حەیدەر عیبادیش داوای ئەوەی دەکرد کە بمێنێتەوە خالد عیبادی بمێنێتەوە و زۆرێک لە کوتلەکانی بەتایبەتی سەدرەکان و مەسی عەلا و ناو سونەکانیش متحیدون و هەندێک لە ینی پەرلەمانتەرانی پارێزگای سامەڕاش بەرگریشی بەهێزیان نەکرد لە ئەوەی کە خالد عیبادی بمێنێتەوە بەڵام پەرلەمانتەرەکانی تریش بەپێی قەناعەتی خۆیان دەنجیاندا ئەمە ناتوانین پۆڵێنکینی تر بەسەر لایەنە سیاسەکاندا چونکە ئێستا ئێمە وەکو لایەنە کوردستانیەکان هیچ تەوجیهێک نەبوو بۆی ئێمە بە تایبەتی ئیتلافی دروستنەوەی گۆڕانی یەکێتی نیشتیمانی کوردستان و پێش وایە ئەمە بۆ کۆمەڵی ئیسلامی شەروایە بۆ یەکگرتوش نازانم کە هیچ تەوجیهێک نەبووە کە بڵێ دەنگ بن یاخود بەلێسەنەوە یاخود دەنجی پێمەدەن ئێمە هیم بووین ئێمە اختیارمان هەبوو و هەر پەرلەمانتەری پێی اختیاری خۆی و قەناعەتی خۆی ئایا قەناعەتی هەبوو بە وەڵامەکانی خالد عیبادی لە جلسەی استیجوابەکە یاخودنا زۆر باشە کە قەناعەتی بەڵێ بەڵێ کەواتە ینی کوردیش پەرلەمانتەرانی کوردیش دەنگیاندا بەشێکیان بەوەی کە متمانە لە وەزیری بەرگی بسەندرێتەوە وەکو پێم وتی پەرلەمانتارە کوردەکان ئەوەندەی کە من ئاگادارم پەیوەندی بە ئیتلافی بزنەوەی گۆڕانی یەکێتی نیشتیمانی کوردستانەوە هەبێ کە ئێمە ئێستا فراکسیۆنێکمان ڕاگەیاندووە و هیچ چینێک نەبوو تەوجیهێک نەبوو بۆی کە دەنگ بین یاخود نەدەین ینی واتە متمانەی لێوەرنەوە یا لێوەرنێنەوە سەربەخۆ بووین سەرپشت کرابووین ئەوە شەکەرێتەوە بۆ متمانەی پەرلەمانتار قەناعەتی هەیە یاخودنا و ئەمەش بابەتێکی ڕاستەقینە و سروشتیە زۆر باشە مامۆستا بەڕێزت بڕوات هەبوو بە وەڵامەکانی خالد عیبادی یاخود بەڕێز یەکی بوو لەوانەی کە دەنگت دابەوەی کە متمانەی لێ بەسەندرێتەوە ئەم بابەتە دەنگدان بە دەنگدانیشی نهێنی و هەر بنهێنی بمێنێتەوە پێویستەکە یعنی چونکەمە ئێمە مارسی حەقی خۆمان کردووە وەکو دەرەنجامەکەش بەو شێوەیە کەیبینن بەڵێ زۆر باشە کەواتە سەبارەت بۆی کە بەرەز وتت فشارە بوو لەسەر مەسەلەی لێسەنەوەی متمانە ینی فشارەکانی ئەمریکا بە چ جۆرێک بوون ینی فشارەکانی عەبادی بە چ جۆرێک فشارەکانی کوتلەکانی تر بە چ جۆرێک بۆی کە ئەم پرۆسەی لە پەرلەمانی عێراق جێبەجێ نەکرێت کە مەسەلەی متمانەساندنەوەی لە وەزیری بەرگری فشارەکان فشاری ینی داواکاری بوو زیاتر لە شێوازی داواکاریە بۆ نمونە داواکاری حەیدەر عیبادی ئیشکردن بوو لەسەرەوەی کە لە ڕێگەی کوتلەکانی خۆیەوە داوا لە کوتلە سیاسەکانی تر بکە کە دەنگ بن بەوەی کە متمانە بە خالد عیبادی نوێ بکرێتەوە واتە متمانەی لێ نەسەندرێتەوە ئەمریکیەکانیش بە هەمان شێوە ئەمریکیەکان زیاتر زەختکردن لەسەر سەرۆکایەتەکان بوو و ئەمە بەتایبەت سەرۆکایەتەکان بەدەستی ینی تەلەمون لەگەڵ سەر کوتلەکانە زیاتر ئەم حاڵتیان سپێ کرد چونکە بەردەوامی کۆنتاکت هەبوو لەگەڵ ئەواندا ئەوەی کە لە ماوەی ڕابردووشدا لە دوو شەو پێش ئێستا لە ماڵی سەرۆکۆمار دانیشتنیەکە بوو دانیشتنەکە تایبەت بوو بە بەردۆخی گشتی عێراق و یەکێک لە مۆزوعەکانی ژەوە بوو ینی باسی ئەوە کرابوو کە وا باشترە ینی دەستکاری خالد عیبادی نەکرێت چونکە منزومەی ئەمنی ئێستا ئێمە عێراق لە بەردۆخێکی خراپە کە شەڕی مووسڵە
بەڵێ سوپاس دەکەم دواتەگەڕێمەوە لای بەڕێزت ئەگەر بچین بۆ لای کاک زانا ڕۆستایی ئەندامی پەرلەمانی عێراق کە بەڕێزیان لە هەولێرەوە لەگەڵمانە. کاک زانا سڵاو لەبێ سوپاس بۆ بەشداریت لە بەرنامەکەماندا. بەڕێزت خوێندنەوە چییە بۆ ئەوەی کە ئەمڕۆ لە پەرلەمانی عێراق ڕوویدا مەسلەی متمانە وەرگرتنەوە لە وەزیرێک تا چەند ئەمە مەسەلەن ڕۆژێکی مێژوویە بۆ پەرلەمانی عێراق کە توانی متمانە لە وەزیرێک بسەنرێتەوە کە تۆمەتبار کرابوو بە ئەنجامدانی گەندەڵی. زۆر سپاس بەلای خۆی گەورە مێرەبان. سڵاوڕێزم بۆ بینەرانی عزیز و سڵاوێکی تایبەتیم بۆ برا و هاوڕێی خۆشەویستم کە مامۆستا ئەمین بەکر دەستخۆشیانێ دەکەم لە کار و چالاکیەکانی ئەم هەفتەیە کە لێنی ئێمەشیان گرت بۆ سپاس بۆخوا. بەڕاستی ئەمڕۆ ڕۆژێکی گرنگ بوو بۆ پەرلەمانی عێراق و ڕۆژێک بوو لەو ڕۆژانێک کە شایەدیە بۆ زیندوێتی ئەم پەرلەمانە و ئەو کار و چالاکیانە کە لە یەک ڕۆژ بتوانێت متمانە وەگرێتەوە لە وەزیرێک و وەزیرێکیش بانگ بکە بۆ لێپرسینەوە و یاسایەکی گرنگی وەکو یاسای لێبوردنی گشتیش دەربکە. ئەمە حساب ئەکرێ بۆ ئەم پەرلەمانە و جوهد و ماندووبوونی لیژنەکانی پەرلەمان و ئەندامانی بەڕێزی پەرلەمانی عێراق کە توانیان لەم باردۆخە هەستیارەدا هەرچەندە وەزیری بەرگری عێراقە و عێراق لە جەنگێکی خوێناویدا لەگەڵ داعش، بەڵام ئەوە نابێتە بیانوو بۆ ئەوەی وەزیرێک کە متمانەی پەرلەمانی بەدەست نەهێنابێ، وەزیرێک کە نەیتوانی قەنەعەت بە پەرلەمانتاران بێنێ لە وەڵامدانەوەی ئەو پرسیارانەی کە ئاراستەی کراوە، ئەوە ڕێگر نەبوو لە بەردەم پەرلەمانتاران کە مافە یاساییەکەی خۆیان و ممارەسە دیموکراتیەکەی خۆیان پیادە بکەن بۆی هیچ وەزیرێکی تر ڕۆژێک لە ڕۆژان بیر لەوە نەکاتەوە کەم تەرخەمی بکات لە ئەرکەکانی خۆی یان لە ناو هۆڵی پەرلەمان بە بێ بەڵگا سوکایەتی بە موەسسەسەی گەورەی میلەت بکە کە دەستگای نوێنەرایەتی گشتی خەڵکە. بەڵێ زۆر باشەی ڕاتی بوو سەبارەت بەوەی کە ئەمڕۆ خالید عوبەیدی دوایەوەی کە متمانەیان لێ وەرگرتەوە باسی لەوە کرد کە ئەو دژایەتی گەندەڵی کردووە و ئەوەی کە ئەمڕۆ سەرکەوت گەندەڵکاران لەبەرەوەی کە دەنگیان بەرزتر بوو. ئەوە ئەرچی خالید عوبەیدی نەبوو کە بێت لە ناو پەرلەمان بۆ داپۆشینی کەم و کوردیەکانی خۆی تۆمەت ببەشێتەوە بەبێ بەڵگا بەسەر سەرۆشی پەرلەمان و ژمارەیەک پەرلەمانتار. ئەرچی ئەوە بوو وەڵامێکی مقنعی پرسیارەکانی دابایەوە و ئەگەر ئەو دڵی بۆ خۆشە کە کۆمەڵێک خەڵک دروشمیان بۆ هەڵدا و وتیان عەلی و یاک عەلی دەیفەرموو ئێستاکە بەتەمای ئەوان ئەو ڕەفیقەکانی تائیفەکەی خۆی پێکاتەکەی خۆی کە پێکاتەی سونەیە بەداخەوە یەکڕزی ناو تائیفەکەی خۆی خستەمە ترسی بۆ بەرژەوەندی تائیفەیەکی تر و ئەو وەزیری بەرگریە دەبوایە لە بەرەکانی شەڕ بێت و هێزەکانی خۆی بتەوکات و پلانە سەربازیەکان بەسەرکاتەوە. کاری ئەوە نییە بچێ ئیستیعرازی زەماوەری بکە لە کازمیە و لە ئەعزەمیە لەوێ خۆی پیشانی خەڵک بدات و شەڕێکی ئیعلامی بکە بەرامبەر بە پەرلەمان و بەرامبەر بە پەرلەمانتاران. من بەیاننامەکەی ئەمڕۆی بەڕێز خالید عوبەیدیم خوێندەوە بەڕاستی، بەڵام ئەمە هەموو قسەی ئیعلامی و دروشمی بریقەدارە بەنسبەت تۆمەتەکانی یاسا مامەڵە لەگە بەڵگەی مادیەکە باتوانی بای بەڵگەی مادی بێنێتەوە بۆ ئەو کەسانێک کە تۆماتی پێبەخشین و بۆ ئەو پرسیارێکە ئاراستە شیکران باتوانی بای وەڵامی ئیقناعکەر بداتەوە بۆ ئەم هەڵست و کەوتە نایاسایانێک کە ئەنجامی دابوو لە کاتێکە وەزیری بەرگری بووە. زۆر باشە سەبارەت بەوەی کە دوایەوەی کە پەرلەمان متمانەی لە خالید عوبەیدی وەرگرتەوە هیچ کۆتایانی تا و کۆتایی بە پیشەکەی وەکو وەزیری بەرگریات ڕێگە یاسایی نییە بیگرێتە بەر بەوەی کە بگەڕێتەوە سەرکارەکەی لە ڕووی یاساییەوە؟ نەخێر دەسەڵاتی متمانەدان و متمانە سەنەوە دەسەڵاتێکی ئەنجومانی نوێنەرانە، بڕیارێک نییە دەرچوو بێت و پێتانەی لێ بدرێت لە بەردەم محکەمەی ئیتیحادیان شوێنێکی تر. ئەمە ممارەسەی دەسەڵاتێکی خۆیەتی و ئەنجومانی نوێنەرانی عێراق کردوێتی کە بێگومان خالید عوبەیدی بە بەراورد لەگەر هەندێک وەزیری تر یەکێکە لە وەزیرە باشەکان موقعێکی زۆر هەستیاریشی هەیە لە دەوڵەتی عێراق و لە ئەکات و ئانوساتێکی زۆر هەستیاریش ڕوبەڕووی لێپرسینەوە کرایەوە. جا ئەگەر ئاوا بەرامبەر وەزیرێکی وا بکرێ وەزیرەکانی تریش لە دوای خالید عوبەیدی دەبێت دەیان حیساب بۆ خۆیان و بۆ ڕوبەڕووبوونەوەی لیژنە پەرلەمانیەکان بکەن، ئەبێ هاندەر بێ بۆیان کە پابەندی یاسا بن بە پێی یاسا و ڕێنماییەکان کار بکەن
و بیر لەوە نەکەنەوە لە پەنای پۆستە وزارەکانی خۆیان بۆ بەرژەوەندی کەسەکانی خۆیان کار بکەن. زۆر باشە ئەوەی کە ئێستا پەرلەمانی عێراق دەیکا سەبارەت بەر لێپرسینەوە لە وەزیری بەرگی دواتریش لە سەر وەزیری دارایی قسە دەکەین بەڵام پێ دوایە ئەوەی کە ئێستا ئێمە دەیبینین لە پەرلەمانی عێراق توانیوێتی بە تەواوی مەسەلەن مەسەلەی سیستەمی پەرلەمانی ڕۆڵی پەرلەمان بەرزستە بکات؟ بە پێی دەستوری عراق تەبان سیستەمی حکمڕانی لە عراق سیستەمێکی پەرلەمانیە کە تێیدا ئەنجومەنی نوێنەران متمانە دەبەخشێ بە حکومەت و سەرۆک کۆماریش هەڵقوڵاوی نێو ئەنجومەنی نوێنەرانن و لە ڕێی ئەرچی چاودێریکردنەوە ئەنجومەن نوێنەران دەتوانێت زۆرترین کاریگەری هەبێت لەسەر دەسەڵاتی جێبەجێکردن و لەگەڵ لەسەر تەنانەت دەستەکان و هەیئاتەکانی تریش کە هەن ئەمە پیادەکردنێکی ڕێک و پێشی سیستەمی پەرلەمانیە بەم شێوەیە پەرلەمان ئەبێتە چاوی میلەت بەسەر دەسەڵاتی جێبەجێکردن و بەم شێوەیە هەر بەرپرسێکی دەسەڵاتی جێبەجێکردن کە لە پەرلەمان متمانەی پێ ئەدرێ کار دەکا بۆ ئەوەی ئەو متمانەیە بپارێزێ متمانەکەی خۆی لە دەست نەدا لەبەر کاتێک کە متمانە لە دەست دەدا کۆمەڵێکی ئیجراعاتی قانونیش لە دوای متمان لە دەستچوون ڕەنگە بێنە ئاراوە ئەگەر ئەم کەم تەرخەمیانە بەسەریدا ساغ بوونەوە هەندێکیان ڕەنگە پێویستی بە ڕێوشوێن یاسایی بێ داوای سزایی داوای مەدەنی بجوڵێندرێ بەرامبەر بە ئەو وەزیرانێکە پێچەوانە یاسا مامەڵەیان کردووە. بەڵێ کەواتە لە ڕووی یاسایەوە ئەگەر وەزیرێک متمانەی لێ وەرگیراوە دواتر دادگاویش دەکرێت لەسەر ئەو مەلەفە گەندەڵیانەی کە ڕوبەڕووی کراونەتەوە؟ هەموو ئەو کەسانی کە زیانیان پێکەوتووە لە ئەنجامی هەڵسوکەوتە هەڵەکانی وەزیرێک دوای ئەوەی کە متمانەی لێ وەرگیراوە چه داواکاری گشتی چه پەرلەمانتار چه وەزارەتەکەی خۆی دەتوانێت لەو کەیسانێکە لەسەری ساغ بۆتەوە داوای یاسایی بجوڵێنێ بەرامبەر هیچ ڕێگریەک نییە بۆی داوای یاسایی بەرامبەر بەم زۆر وەزیرانە بجوڵێنرێ. بەڵێ سپاس دەکەم دواتە گەڕێنەوە لای بەڕست مامۆستامین ئەگەر بگەڕێنەوە لای بەڕستان سەبارەت بەوەی کە بینە سەر مەسەلەی وەزیری دارایی کە لە پشی کووردە ئەمڕۆ بە چ مەبەستێک و وەزیری دارایی بە چ تۆمەتێک بانکێشتی بەردەم پەرلەمانی عێراق کرابوو و وەڵامەکانی وەزیری دارایی بۆ پەرلەمانتاران چۆن بوون؟ سەرەتا ئەزانە بینم بە تەندروستێکی باشەوە هیوادارم زوو بگەڕێتەوە وەلامان لە ڕاستیان مۆزۆی بانکێشکردنی استجوابی وەزیری دارایی ئەمڕۆ ینی بە ئیجراتێکی طەبیعی بوو وەکو ئیجرات ڕقابێکی پێشتر باسم کرد لە ڕۆڵی ڕقابی پەرلەماندا ئەوەی کە هەیە وەڵام پرسیارەکانی کە ئاراستەی بەڕێز و شێرزێباری کرابوو زۆربەی پرسیارەکان یعنی پەیوەند بوو بە تەجاوزکردن لە خەرجیەکان و زۆریشیان لەوانەیە و باسان کرد لە راپۆرتەکەداندا ئەوەی کە باز نەکرابووە بوو کە بە پێی یەکێک لە پرسیارەکان 200 میلیۆن دیناری بۆ نۆژەنکردنەوەی خانووی بەڕێز مەسعود بەرزانی سەرۆکیپارتی دموکراتی کوردستان خەرج کردو 2000 هەر ئەو کەسەی ئەو نایبەی کە ئیستیجوابی وشەر زێباری گروتی بە پێی دۆکۆمنتێکی تازە بڕەکەم بۆ دەرکەوتۆ 929 میلیۆن دینارەوە بەڕێز و شەر زێباری ڕەتی نەکردەوە ئەم بڕە کە ئەم بڕێکی هێزگار زۆرە بۆ نۆژەنکردنەوەی خانوویەک 929 میلیۆن دینار و کۆمەڵە پرسیاری تر بوو بە تایبەت لەوانەیە کێوە باسان کرد تاینکردنی 450 کەس و گواستنەوەیان لێ کاتە لە وەزارەتی خارجیە بۆ وەزارەتی دارایی لەگەڵ بەڕێز و شێر زێباریەوە کۆمەڵە لەمانە بەڕاستی ئێمە یعنی وەکو کورد پێمان خۆش نەبوو کە ئەم شتانەمانە بینی بەڵام ئەم واقعەکەی هەیە و دوجاریش ئێمە وەکو پەرلەمانتارە بێ سەری وەڵامەکانی گوێ لە وەڵامەکانی بەڕێز وەزیری دارایی بگرین کە گوێمان لێگرت و کاتە گوێمان لێگرت تەوعاً 2000 ئەمێتەوە بۆ ئەوەی کە ئایا چێ متمانەی ینی قەناعەتی هەیە بۆ وەڵامانەوە چێش قەناعەتی نییە پێم وایە بەم ئالێتە بڕاتە پێشەوە باشترە نەک بە تەوجیهی سیاسی واتر پەرلەمانتار حڕ بێ بۆی کە ئەگەر متمانەی نەبوو بە قەناعەتی نەبوو بە وەڵامەکانی بەڕێز وەزیری دارایی ئەوسا بتوانێت بڵێ تابیر لە ڕێی خۆی بکە بڵێ متمانە پێ نییە واتە لە ڕێگەی حیزبەکانەوە فشار نەکرێ بە ناوی ئەوەی کە ئێمە هەمومان کوردی بتوانین کەسێک کە
گەندەڵی هەبێ بچین بەرگری لێ بکەین لەبەرەوەی کە کووردە یاخود ئەگەر لەبەرەوەی کە کەسێشکە کە کورد نییە لەبەرەوەی گەرپاکیش بێت ئێمە بچین هەوڵ بدەین متمانەی لێ بچینەوە لەبەرەوەی کە لەگەڵ ئێمە وەسامینیانی بە دیاریکراوی و شەر زێباری وەڵامەکانی بۆ پەرلەمانتاران و بۆ بەڕێزتکردن ئەوڵی پەرلەمان بڕوا پێکرا بوون وەڵامەکانی بۆ نمونە وەڵامی چەند پرسیاریداوە کە باز لەوە کە 12 پرسیاری ڕوبەڕوو کراوەتەوە ینی چەند لەو هیچ تۆمەتانەی ڕەت کردەوەی کە ڕوبەڕووی کراوەتەوە ئەلبەت ڕەتکردنەوە چۆنە ئەو وەڵامەکەی ئەو بوو کە دەسەڵاتی هەیە کە ئەو پارانە سەرفکە و بەڵام باسی ئەوەی ناگرن پارە زۆرە یاخودنا ڕاستە دەسەڵاتی ئەوەیە خەڵک بەعقد تەعینکە بەڵام ئایا 450 کەس پێویستی یاخود پێویست نییە خەزەیەشکەیە 450 کەس بۆتی 450 کەس بۆ حیمایە بەڵە هەندێک یعنی ئەمانە عادەدانە زۆرن بۆیە ئەم بابەتە لەوانەیە ئەوەندەش کەسی بێت بەپێی کەسەکان بگۆڕێ لەوانەیە من قەناعەتم پێی بێ پەرلەمانداری قەناعەتی پێی نەبێ بە وەڵامەکان بۆی بەم شێوەیە گۆڕانکاری دروستە بێت و ئەم بابەتە دەوەستێتە سەر کەسەکە و سەر چەندێتی متابعەکردنی ئاخر هەموو پەرلەمانتەرمانە بوو بە کەمی لە ژوورەوە دانیشت بوو بەڵام پەرلەمانتاریشمان بە وردی متابعەی وەڵامەکانی یەکرد بزانە ئایا بەڵام وەڵامانە بڕاپێکەرن ئەمە لایەنێک بولانی دووەمیان بەڕاستی هەندێک پرسیاری کێکرا لەسەر مۆزوعی کەم تەرخەمی لە بەکارهێنانی دەسەڵاتەکانی بۆ نمونە وەرنەگرتنی پشتی دەوڵات یان پشتی گشتی بۆ بجێ گشتی لە قازانجەکانی بانکی بازرگانی یاخود سزانەدانی بەعزە کۆمپانیا یاخود پێدانی ئیمتیازات و عقد بە هەندێک کۆمپانیا کە دوجار بەپێی قسەکان و مناقەشەکان دەرکەوت کە هەندێک کۆمپانیای کوردی بوون کە زیاتر ئیمتیازاتیان درابوویە عقدیان درابوویە بەڵام ئەمەیان بەڕاستی ڕێی من وایە پێم وایە ئەو کۆمپانیانە زیاتر لەلایەنێکی سیاسیەوە نزیکن نەکرد ینی بڵێنی هەموو خەڵکی کوردستان بنیا بە هیچ فەرق و جیاوازێک نەکرێ گلەی ئەوەی لێکرا کە جیاوازیەکە نێوان کۆمپانیەکانە وەڵامی دایەوە بەڵام وەڵامەکانی بڕاپێکردنی یا بڕاپێکردنین ئەوەکو پێم وتی ئەگەڕێتەوە بۆ قەناعەتی پەرلەمانتەرەکان و پێ قەناعەتەکان کە بەڕێز لە ناوەڵی پەرلەمان بووی زۆرنی پەرلەمانتاران ینی ڕایان چۆن بوو ینی دوایە و کۆتای هاتنەکە ئەلبەت ینی ئەعلان ناکرێ لەوانەیە هەموو کەسێک تەحەفوزێکی هەبێت چونکە ئەمە ئێمە بەشە هەمومان ئێمە کارکتەرێکی سیاسین ینی 2000 خەڵکی ڕای خۆی ناڵێ و لەوانەیە ڕایە بگۆڕێ و ڕایە بە تەوجی دەگۆڕێ بە تەوجی سیاسیە گۆڕێ کاریگەری سیاسی و ینی ئەمانەشی لەسەر 2000 بەڵام گرنگەوەیە ئەمە واقعەکەیە کە من وەکو خۆی بۆ منە خەڵ کردی و دەشکرێ ینی وەکو وتم لەوانەیە لە کەسێشکە برسی جۆرێش کرد لە تەفسیر دباتێ بەڵای سوپاس دەکەین بەڵێ کاکزان ئەگەر بگەڕینەوە لای بەڕێزت سەبارەت بۆی کە بانکێشکردنی وەزیری دارایی فراکسیۆنە کوردیەکان و فراکسیۆنەکانی پەرلەمانتارانی کورد پێویستە چۆن مامەڵە بکەن لەگەڵ ئەو پرسە بەڵێ ئەرۆکو برای بەڕێز ماوەستامین باسی کرد ئێمە سەیری گفتوگۆکانمان کرد و وەڵامەکان و پرسیارەکانیشمان هەڵسەنگاند ئێمە هەستمان نەکرد ئەم پرسیارانەیە کە بەڕێز هەیسەم زبوری ئاراستەی وەزیری دارایی کرد لەبەر ئەوە ئاراستەی کردبن کە کووردە یان مەبەستیەوە بێت کە وەزیرێکی کورد بشکێنێ ئێمە دیقەتماندا بوو گوتمان ئەگەر هاتوو مەبەستی پرسیارکار ئەوە بێت کە وەزیرێکی کورد بشکێنێ وە بە کوردبوونی ڕوبەڕووی لێ پرسینەوەی دەکاتەوە پرساندنی دەکات ئەو کاتی ئێمە شۆک و کورد بەرگری لە هاوڵاتیی کوردستان دەکەین کە بەناڕەوە بیانەوەی کە ساعتێکی بشکێنن بەڵام کە دیتمان دۆسیەکان دۆسەی پەیوەستی بوون بە دارایی و بە سەلاحیات و بە پابەندی بە ڕێنمایە یاسایی و ڕێنمایە گشتەکان ئەو کات ئێمە هەڵسەنگاندنێکی تر بۆ بادۆخەکە دەکەین بەڕاستی ئێمە وەکو فراکسیۆنە کوردیەکان بە تایبەتی چوار فراکسیۆنەکە ینی بڕیارمان وە بەرگری لە هیچ گەندەڵکارێک نەکەین ئەم گەندەڵکارە هیچ هەویەشی دیکەی لێ قبول ناکەین هەویەشی نەتەوەیی یان ئاینی نە باشە ئەگەر ئیسپات بوو لەسەری یاری بەدەسەڵاتەکانی خۆی کردیا بە سەرەت و سامانی گشتی کردیا ئێمە نابینە پارێزەر بۆ هیچ کەسێک لەو بابەتانە زۆر باشە ئەوەی ئەم ڕێمە هەسمان پێ کرد یەکەم
لەبەر کوردبوونیەوە ڕوبەڕووی لێپرسینەوە نەبوو و بابەتەکانی شەموو پەیوەندی بە دەسەڵاتەکانی خۆی وەزارەتەکەیەوە بوو. زۆر باشە بەڵام ئەوەی کە ئێمە دەمانبینی بۆ نمونە پەرلەمانتارانی پارتی لە بەتایبەتی مەسەلەندامێکیان لە لیژنی دارایی باسی لەوە کردو کە ئامانجی بانکێشکردنی زێباری بۆ پەرلەمان ئامانجێکی سیاسیە و بە دیاریکراوی بە ئامانجگرتنی پارتی دموکراتی کوردستانە. بەڕێزت خوێندنەوەت بۆ ئەمە چیە؟ بخۆی ناتوان نەفی ئەوە بکەین کە ململانە سیاسەکان لە عێراق زۆرن و هەموو جارێکە وەزیرێک بانگ دەکرێت خۆ لەلایەن کوتلە پەرلەمانەکەی خۆی بانگ ناکرێت. خۆ هیچ ئەدامێکی کوتلەی پارتی دیموکراتی کوردستان ئیستیجوابی وەزیرێکی سەر بە پارتی ناکە، هەر دەبێ پەرلەمانتارێکی تر بەم کارە هەستێ. خۆستکە گەیشتبانە ڕۆژێکی ئاواکە کوتلە پەرلەمانەکە خۆی ئیستیجوابی وەزیری خۆی بکە لە پەرلەمان. باشە ئێستا کە لە کوتلەی حیزبی داوەیە لە کوتلەی کەفاعاتە با بڵێن لە دەوڵەتی قانون ڕەنگە یەکەم تەفسیر بۆی بکرێت ئەوەیە کە پەیوەندەکانی نێوان دەوڵەتی قانون و پارتی دیموکراتی کوردستان پەیوەندێکی سلبین. ئەمە لە عێراق ئەم شتانە زۆر ڕوویداوە، بەڵام ئێمە دەبێت سەیری ناوەڕۆژی پرسیارەکان بکەین بۆی بزانین ئایا وایە ئیستێدافی شخصی کراوە، ئایا لەبەر پەیوەندی حیزبەکانی نێوان دەوڵەتی قانون و پارتی دیموکراتی کوردستان ئەم کەیسە زولێندراوە. نەخێر بە پێی ناوەڕۆژی پرسیارەکان لەبەر ئەوە نەبوو کە لە حیزبێکی جیایە، لەبەر ئەوە نەبوو کە لە نەتەوەی کووردا، بەڵکو لەبەر کۆمەڵێک شتی دارایی و هونەری نێو وەزارەتەکەی خۆی بوو. بۆیە من پێم وایە قسەکانی بەڕێز وەزیری دارایی یانە پەرلەمانتارێک کە وا لێ حاڵی بووە ئیستیهدافی شەخسیە، ئەمڕۆ لە پرسیارکردنەکانەوە ڕوون بووە کە نەخێر لە ئیستیهدافی شەخسیە لە ئیستیهدافی حیزبیە نەتەوەیە، بەڵکو کۆمەڵێک پرسیارە وروژێدراوە بە ئەو وەڵامەکانی خۆی بداتەوە. زۆر باشە کەواتە بەڕێزت پێ دوایە ئەگەر ئەو تۆمەتانە بەسەر وەزیری داراییدا ساغ بوونەوە کە تۆمەت بارکراوە بە ئەنجامدانی گەندەڵی، پێ دوای پەرلەمانتارانی کوردیش متمانەی لێوەربگرنەوە؟ تەبەن ئەمڕۆ وەزیری دارایی وەڵامەکانی خۆی داوەتەوە، بەداخەوە من لەبەرەوەی لە کۆبوونەوەکە نەبووم دەرفەتم نەبوو گوێ لە وەڵامەکانی ڕابگرم، بەڵام کاک ئەمین و برادران لێ بوونە و حتمەن گوێیان لە وەڵامەکان گرتووە لە بینی خۆیان هەڵسەنگاندنێک بۆ وەڵامەکانی وەزیر دەکەن. ئەگەر هاتوو وەڵامەکانی مقنیع بن ئەوە پەرلەمانتاران لە بەرژەوەندی وەزیر دەنگ ئەدەن، بەڵام ئەگەر هاتوو وەڵامەکانی مقنیع نەبوو بن ئەو هەر پەرلەمانتارێک بە پێی بەرژەوەندی سیاسەکەی خۆی یان بە پێی قەنەعەتی شەخسی خۆی لە هەفتەی داهاتوو دەنگ ئەدا بە بەڵەیە بە نەخێر زۆر باش قەنەعەتبوونی بە وەڵامەکان. زۆر باشە وەکو فراکسیۆنی کۆمەڵ بەرگری لە هیچ کەسێک دەکەن کە کورد بێت و گەندەڵی بەسەردا ساغ بوو بێتەوە؟ نەخێر بێگومان ئێمە پێشتری شتامان بوو بە بۆنەی ئیستیجوابکردنی وەزیری دارایی. ئێمە ئەگەر هات هەستمان کرد لەبەر کوردبوون ڕوبەڕووی لێ پرسینەوە دەبێتن بەرگری لێ دەکەین، بەڵام ئەگەر لەبەر کۆمەڵێک کەیسی گەندەڵی بوو و نەیتوانی وەڵامی ئەم پرسیارانە بە شێوەشی مقنع بداتەوە، ئێمە ئامادەنینە ببینە پارێزەر بۆ هیچ کەسێک کە کەم و کوڕی هەبێت لە لای خۆیەوە. بەڵێ سوپاس دەکەم بەڵێ بینێرانی بەڕێز ناوبڕێک وەردەگرین دواتر دەگەڕێنەوە لای مامۆستا ئەمین لە بەغداد لەگەڵمان بن دوور مەکەونەوە.
دووبارە سڵاوتان لەبێت بەڕێزان مامۆستا نەگەر بگەڕێنەوە لای بەڕێزت تا چەند ئەمڕۆ لە پەرلەمانی عێراق مەسەرەن هیچ نیگەرانیەکە بوو لەلایەن فراکسیۆنەکە یاخۆ بە دیاریکراوی فراکسیۆنی پارتی دموکراتی کوردستان سەبارەت بە بانکێشتنی وەزیری دارایی بۆ پەرلەمان؟ ئەڵبەت ئەمڕۆ نا بەڵام پێشەوەی کە دانیشتەکە دەست پێ بکە چەند تەسریحێکم گوێ لێ بوو کە پەرلەمانتەرانی سەر بە فراکسیۆنی پارتی دموکراتی کوردستان بوون کە پێیان وا بوو کە ئەمەی کە ئەم بانکێشتێکە کرێت لە پرسیەوەی کە کرێت ئیستێدافی شەخسی بەڕێزێباریە. بەڵام دوجار ئەوەی کە کاکزانە باسی کرد بابەتەکان ینی تقریبا مۆزوعیان نەبوو پرسیارەکان بۆی ناتوانین ئێمە بڵێن کە ئیستێدافی شەخسی کراوە یا خۆت کورد ئیستێداف وەکو کورد ئیستێداف کراوە. بۆیە بابەتەکە ینی بە ڕێوشێنێکی ئاسایی تێپەڕی و تەنانەت ینی دانیشتەکە زۆر ئاساییتر بوو لەوەی کە خالد عوبێدی دانیشتەکانی پێشووتر بانکێشکردنێکی یان لێبرسینەوەیکی زۆر طبیعی و نۆرماڵ. بەڵێ زۆر باش سەبارەت بۆی کە ئایا هیچ قسەی کراوەوەی کە مەسەلەن کورد چۆن مامەڵە بکات مەسەلەن ئەگەر شەمەی داهاتوو مەسەلە پرسی وەرگنەوەی متمانە لە وەزیری دارایی بخرێتە دەنگدانەوە هیچ توێژێکتان لەگەڵ کراوە لەگەڵ پەرلەمانتارە کوردەکان کە دەنگ بدەن دەنگ نەدەن؟ لە ڕاستیەکان دەخەیە هیچ توێژێک نەکراوە چونکە ئێمە ئەمڕۆ کارژمێر نزیکی حوت و شتێک تاوا بووین لە دانیشتن زۆر تاخیر تاوا بووین هاتین دەرەوە کە لێبرسینەوەکە تاوا بوو و دانیشتەکە گیرە تەنانەت لە بابەتی متمانە خراە ڕۆژی شەمەوە مناقەشەکردنی مۆزوعەکە ئەوەی کە ماوەتەوە ئەمووکو مەبدە ئێمە مەبدەیەکێکە پێمە وایە کە ئەو کاکزانە باسی کرد ئەبێت ئێمە دیفاع لە هیچ کەسێکی گەندەڵ نەکەین تر ئەو کەسە هەر هەوەیەکی هەبێت هەوێی کوردیە ئیسلامیە سوننیە شیعەیە ئەمە هین نییە ینی نەبێتە ئەو پارێزەری کەسێک زەڕایەوەی کە گەندەڵیشی لێ دەکەوێت بۆیە ناتوانین بڵێن بتوانین دیفاعی لێ بکەین. بەڵام ئەگەر بزانین ینی بابەتەکان بابەتێکی نەتەوەیە لە ڕووی وەکو کورد ئیستێداف بکرێت ئەوە ئێمەش وەکو کورد دیفاعی لێ یەکەین. ئەگەر وەکو بابەتێکی وەکو دۆسی گەندەڵی بێتە بابەتێکی گەندەڵی مۆزوعیانە تەعاملی لەسەر بکرێتەوە وەڵامی پێویستی پێ نەبێ ئەو بابەتە و پێویستەکە مۆزوعیانە ئێمەش تەعاملی لەگەڵا بکەین وەکو پەرلەمانتار و چونکە ئەوە شەرەفی کاری پەرلەمانتاریە و ئێمە سوێنمان خواردووە کە پەرلەمانتارێک بینەوە ڕاستەقینەی شعب بین ڕاستەقینەی شعب ناتوانانی تۆ بەرگری لە کەسێ بکەیت کە ئەگەر گەندەڵی لێ دەرکەوێت. ئەمە مەبەستمەوە نییە حکومدانی پێشوەخت بەسەر بەڕێز و شێتپاریە چونکە لەوانەیە بۆی کە هاوڕێیان بە هاڵەتیان نەگەن بەڵام ئەمە واقعەکەیە ئەبێ ئەمە مەبدە بێلامە. باشە زۆر باش ئەگەر ئەم تۆمەتانە بەسەر وەزیری داراییدا ساغ بێتەوە ینی بەڕێز وەکو پەرلەمانتارێک دەنگ دەدەی بۆ متمانە لێوەرگرتنەوەی؟ تا ئەو شوێنەی من وەکو پێم وتی ئەگەر قەناعەتم بە شتێک نەبێ من ئەگەر قەناعەتم پێی نەبێ ئەبێەوە بڵێم بە قەناعەتی خۆم دەنگدەم و ئەبێ قەناعەتی خۆم ینی چونکە ئەگەر قەناعەتم بە شتێک نەبێ و بیکەمەوە پێم وایە ئەگەر بزانم بەژەوەندیی گشتی دابینەکەم بابەتێکی ترە بەڵام بزانم بەژەوەندی گشتی دابین ناکە و بەژەوەندی خەڵک لە چیدایە ئەبێ ئەو شتە بکەم. بەڵێ زۆر باشە ئاراستەکان بەرەو کاملانەوەی کە بەڕێز دەمڕۆ لە وەڵامەکانی وەزیری دارایی گوێبیست بووی شەمەی داهاتوو بارودۆخی وەزیری دارایی باش دەبێت خراپ دەبێت؟ من ئەوەندەی کە گوێم لە هەندێک لە پەرلەمانتارەکان شیعەکان بوو بە تایبەتی تەسەوور ناکەم زۆر باش بوو. ینی ئاراستەکان بەو شێوەن کە متمانەی لێ وەربگیرێتەوە؟ تەسەوور دەکەم ینی شیعەکان لەسەر ئەوە ینی سوورن چونکە ینی قەناعەتیان وا بوو ئەگەر تەدەخولاتی سیاسی نەبێت تا ئەوەندەی کە گوێم لە پەرلەمانتارەکانیان بوو بەم شێوەیە بوو. بەڵێ بۆچی تەنها شیعەکان ئەی لایەنەکانی تر ینی خۆی ئایا بابەتەکە تەنها پەیوەندی بە ناکۆکی نەتەوەی یاخود پەیوەندی بە کەیسی گەندەڵیەوە ئەی لایەنەکانی تر ڕایان چی بوو؟ زين چون دوجار ئێمە بێ ئەمە واقعە کە پەرلەمانتار کارکتەرێکی سیاسیە ئەو سانوێنەری خەڵکیشە ینی تۆ ئەبێ لە هەمان کاتە ئەبێ بەرژەوەندی سیاسیەکان و بەرژەوەند سیاسەکان مانەی بەرژەوەندی سیاسی حیزبەکان نییە بەتەنها بەرژەوەندی سیاسی گشتی لە ڕەنگەی حیزبەوە هەموو ئەمانە مراعاتکەن پێم وایە سوننەکان نزیکیان هەیە لە پارتی دموکراتی کوردستانەوە بۆیە تەحافوزیان هەیە لەسەرەوەی کە باشترا ناتوان هەڵوێستی خۆیان دەرببڕن چونکە 2000 لەوانەیە
يعني هەڵوێستەکانیان بگۆڕێت. طبعاً ئەمە هەموو سونەکان بەتایبەتی ئەوانەیە کە سەر بە متحیدونن. ئەمە بەشێکیانە. بەشەکەی تریان هەستم بەکرد ینی لە ڕووی هینەوە ڕێیەکیان هەبوو لەوانەیە لە ڕووی سیاسیەوە ڕێیشتیان هەبێت. ئەوەی کە تعبیر بوو لە قەناعەتی خۆیان بە شێوازێک بۆ ئەوەی تعبیر بوو لە مۆزوعی سیاسەکە شتێکی تر بوو. ئەمە ناتوانێت حەسم بکرێت لە ئێستادا تا ئەو کاتێک کە قسە لەسەر مۆزوعی متمانە کە قسە سەر متمانە کرا دەردەکەوێت ئەوسا چێ لەگەڵایە و چ لەگەڵانی. زۆر باشە، سوپاس دەکەم. کاکزان ئەگەر بگەڕێن و لای بەڕێزت بە دیاریکراوی ئێستا بۆ ڕوونەوەی کە پرسی متمانە وەرگرتنەوە لە وەزیری دارایی خراوەتە ڕۆژی شەممەی داهاتوو. لە ڕووی یاساییەوە ینی پێویستی بە دەنگی چەند پەرلەمانتارە بۆەوەی کە متمانەی لێ وەربگیرێت هەر وەزیرێک. لە پەیڕەوی نێوخۆ لە دەستوری عراقی بە چەند قۆناغێکدا تێدەپەڕێ. قۆناغی یەکەم کە بریتە لە کەسێک کۆمەڵێک پرسیار ئامادە ئەکات و ئیمزای 50 کەس کۆ ئەکاتەوە داوای ئیستیجاب ئەکاتن. قۆناغی لەوەیە کە وەزیرەکە دێت لە پەرلەمان وەڵامی پرسیارەکان ئەداتەوە. لە قۆناغی سێمدا قەناعەت بوون و قەناعەت نەبوونی ئەندامانی پەرلەمان دەخرێتە دەنگدان. پاشان ئەگەر هاتوو وەڵامەکە ئیجابی و قەناعەتیان هەبوو بە وەڵامەکانی وەزیر ئیستیجاب کۆتایی پێدێ هیچ کەی نامێنێ. بەڵام ئەگەر هاتوو دەنگدانەکە بە پێچەوە نەبوو وەکو ئەوەی خالد عوبەیدی قەناعەتیان نەبوو بە وەڵامەکانی وەزیر، ئەوە قۆناغێکی تر دێتە پێشەوە کە بریتێ لە قۆناغی دێتە پێش قۆناغی متمانە وەرگرتنەوە هەروەکو لەوەی خالد عوبەیدی ڕوویدات. پاشە ئیستیجابەکە کۆتایی پێدێ. کەواتە ڕۆژی شەممە تەنها دەنگدان لەسەر ئەوە دەکرێت ئایا پەرلەمانتاران قەناعەتیان بە وەڵامەکانی وەزیر هەبوو یان نەبوو. لە بەرنامەی کاری ڕۆژێکی تر متمانە وەرگرتنەوە وەرنەگرتنەوە دەخرێتە بەرنامەی کار. ئەی پێویستی بە چەند دەنگ کە بۆ نمونە لار دانیشتنی بەپێ ڕێژەی بەڵێ نیسابی قانونی کۆبوونەوە ئەگەر تەواو بوو واتە نیوە زایدێکی ئەندام پەرلەمانەکان ئەگەر لە ژوورێ بوون لە ناو قاع بوون بۆ متمانە وەرگرتنەوە لەو ژمارە ئامادەبووانە زۆرینە نیوە زایدێکی ئامادەبووان ئەگەر هاتوو لەگەڵ متمانە وەرگرتنەوە بێ ئەو متمانەکە وەردەگیرێتەوە. بەڵێ زۆر باش. ئەو تۆمەتانەی کە مەسەلەن ئارەسەی و شارەزێباری کراون ئەگەر بەسەریدا ساغ بێتەوە تا چەند کارگەری خراپیە بۆ ناوبانگی بەرپرسانی کورد و کورد لە بەغداد. بێگومان من زۆر نیگەرانم بۆ کەسێکی تێکۆشەر و کەسێکی سیاسیەشی مخەزڕەمی وەکو بەڕێز و شارزێباری کە عمرێکی بەسەر بردووە لە کاری دیبلۆماسی و دەوڵەتداری و حکومڕانی و کەسایەتێک بووە لە نێو کورد جێ شالانزی بووە و عەرەب احترامی زۆریان گرتووە. زۆر خراپ و ناخۆش دەکەوێت کە کۆتا قۆناغەکانی کاری سیاسی بریتی بێت لە متمانە لێوەرگرتنەوە لەسەر کۆمەڵێک کەیس کە بە ناڕەوا مامەڵەی کردو لەگەر سامانی گشتی. ئەمە بۆ سەر سومعەی شەخسی خۆی و بۆ سەر حیزبەکەی و بۆ سەر کوردی شۆک و وەزیرێکی کورد ئێمە نیگەرانین. زۆریشمان پێ ناخۆشە کە وەزیرە کوردەکان سومعیان لەکەدار بکرێ وەکو کۆمەڵێک بەرپرسی کورد لە بەغدا لە ساڵانی ڕابردوو ڕوبەڕووی یاساکرانەوە هەندێک فەرمانی گرتنیان لەسەرە. ئێمە نیگەرانی لەوە مە پێمان خۆش بوو وەزیرە کوردەکان نمونەی ڕێکوپێکی بن لە بەربردی کاروبارەکان، نمونەی پابەندی بن بە یاسا و دەستپاشی بن. بەڵام کاتێکە وەزیرێک تاندێ لەو تۆمەتانە لەسەردا ساغ دەبێتەوە ئێمە وەکو کورد دڵمان پێدێشی پێمان ناخۆش لە ڕاستیدا و بۆ حیزبەکەشی و بۆ شخصی خۆشی زیانی زۆر زۆریە. تەبەن ئەمە محکەمە نییە ئەم تۆمەتانە ساغ بوونەوە یا ساغ نەبوونەوە. ئەمە تەنها دەسەڵاتی چاودێریە لە ناو پەرلەمان پیادە ئەکرێت پرسیارە و ئاراستەی وەزیر دەکرێت و ئەو وەڵامەکانی خۆی داتەوە گفتوگۆیەک لە بینی پرسیارکەر و پرسیار لێکراو دەکرێت. ئەندام پەرلەمانەکانی تریش هەمویان چاودێرن بەسەر ئەم گفتوگۆیە و لە کۆتاییدا دەگەڕێتەوە قەناعەتی پەرلەمانتاران تا چەند وەڵامەکانی وەزیر قەناعەتی پێهێناون کە ئەم کارێک کردوێتی کارێکی نایاسایی نەبووە و کارێک نەبووە بچێتە خانەی گەندەڵی. ئەگەر هاتوو وەزیر توانی شێوازی وەڵامدانەوەکانی کە ئەمڕۆ وەڵامی داوەتەوە توانی بیتی قەناعەت بە پەرلەمانتاران بێنێ ئەمە باشە. بەڵام خۆخوا نەخواستە ئەگەر هاتوو بڕیارێکی سیاسی لە پشت بێت هەندێک کوتلەی پەرلەمانی بڕیاری پێشوەختیان هەبێ لەسەر ئەم وەزیرە وەڵامەکانی باش بن یا باش نەبن
ئەوان دایانەوە ئینتیقام لە کوتلەکەی ئەو وەگرن لە حیزبەکەی ئەو وەگرن ئەوە بادۆخی عراقش بێگومان لەم شتانە بە دەرنیە ئەو کات ڕەنگە بڕیارەکەش بڕیارەشی هاوسەنگ نەبێت کە لە پەرلەمان دەرسێ ڕەنگە بە دافعی سیاسی بێ وەکو بۆ خۆی ڕاگەیاندووە لەبەرە پەیوەندیەکانی پارتی دموکراتی کوردستان نەک لەگەڵ حیزبەکانی هەرێمی کوردستان لەگەڵ زۆربەی حیزبەکانی عراقیش باش نییە. بەڵێ سپاس دەکەم مامۆستامین ئەگەر بگەڕێمەوە لای بەڕێزت بە دیاریکراوی سەبارەت بەو پرسیارانەی کە ڕووبەڕووی کراونەتەوە یعنی ئەمڕۆ هیچ بەڵگەیەک خراوەتە ڕوو کە نەفی ئەو مەسەلەن ئەوە بک بۆ نمونە باس بەکرێگرتنی فڕۆکەیەکی تایبەت بە بڕی $90,000 مەسەلەی هەستان بە زیادکردنی خەرجی نووسینگەکەی لە 25 بۆ 50 ملیۆن دینار مەسەلەی بەکرێگرتنی خانوویەک بەکری ساڵانە بۆ خۆی بەبری 188 ملیۆن دینار وە کۆمەڵێک دامزرانی مەسەلەن 450 پاسەوان یعنی هیچ بەڵگەیەکی ڕوونی پێبوو بۆ وەڵامدانەوەی ئەمە من حەز ناکەم بکەومە مووقفێکەوە نە بەرگری بکەم لە بەڕێز و شێرزەباری و ینی ڕەخنەشی لێ بگرم چونکە گەرمەوێ هەڵسەنگانێکی واقعی بدەم بەیەوە ئەو چونکە ئەویتر ئەوە ئیشی ئەو پەرلەمانتارە بوو کە پرسیارەکانی لێکرد ئێمە متابعین ئەوەی کە هەیە بەڵێ بۆ نسبەت هەندێک لە پرسیارەکان پێڵێم بۆ منە بابەتی فڕۆکە دانی بەوەدا ناکە پارەکە خەرجکرا بەڵام وەکی لە شوێنی تر خەرجکراوە تا شوێنەکەی تر کوێ ئەو نێوە بابەتی مۆزوعی 450 کە نەفی نەکرد بەڵامەتی بەعقد تعین کراوە بەڵام تعینکردن بەعقد لەگەڵ بە میلاک عنی فەرقێکی نوێ چونکە پارەکەیان لە بجێ گشتی ئەڕۆ ئەوەش بابەتیش ترە بابەتی مۆزوعی پارەکەی خانووەکەی بەڕێز مەسعود بەرزانی 929 ملیۆن دینار نەفی نەکرد بەڵامەتی ئەوە تێچوونی خانۆکە کۆنە بەڵامی تر ئەمە بۆ خۆی هەم جێگەی پرسیارە 929 ملیۆن دینار پارێکی خەیاڵی یەکەم نییە بۆ نوێژەنکردنەوەیەک بەڵێ بەڵێن بەم شێوەیە بەڵام ئەوان ئێمە پەیوەندیمان هەیە ئێمە ئەتوانین وەکو وتم ینی بەس لە مووقفی سیاسی و بەرگری لە بەڕێز و شێرزێباری بکەین یان لە سەنگەری نەتەوەیی و بەرگری لە و شێرزێباری بکەین یاخود وەکو پەرلەمانتار و وەزارەت و دەوری پەرلەمانێک کە کاری ڕقابی و چاودێریە بەسەر دۆسیەکانی گەندەڵی و فەسادەوە کاری خۆمان بکەین ئەو دەوەستێتە سەر ئەو شێوازی کارکردن بەڵێ زۆر باشە بەڵێ کاتمان تاو بوو سەبارەت بەوەی کە دوای لێپرسینەوە شێرزێباری زۆر بە کورتی بڕیارە چ بەرپرسێکی تر میوانداری پەرلەمانی عێراق بکرێت زۆر بە کورت سوپاس دەکەین تا ئەم دەقەیە بابەتی سیجوابی تر لە ئارایە نییە یعنی پێشەشی ڕەمان نەکراوە بەڵام من پێم وایە ئەمە سەرەتاکردنەوەی دەرگایەکە بۆ ئەوەی کە زۆرێک لە وەزیرەکانی تریش لێپرسینەوە بکرێ بەڵام من ئالێتی لێپرسینەوە ئالێتیشی ئاسان نییە چونکە بە دۆداچوون و کاتێکی زۆری وێ لەوانەیە خەریک بێت بەڵێ زۆر سپاس بۆ ئەمین بەکرێنداوی پەرلەمانی عێراق کە بەڕێزیان لە بەغدادەوە لەگەڵمان بەر زۆر سپاس بۆ کاکزانە ڕۆستایی ئەندامی پەرلەمانی عێراق کە بەڕێزیان لاولێرەوە لەگەڵمان بوو سپاس بۆ بینێرانی بەڕێز سپاس بۆ هاوکارانم تا بەرنامەیەکی تر خواتان لەگەڵ